بەڕێزەکانی پایتەخت میدیا لە هەر شوێیەکان سڵاوتان لێ بێت لە مزگەوتی جەلیل خەیاتم کەمێک لەمە و بەرژمارەیەک گرتەی ڤیدیۆیی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بوویەوە کە گوایە ئەم مزگەوتە داخراوە بەڕووی نوێژ خوێنان بە تایبەت کە ئێستا ئێمە لە شەوی قەدر داین ئێستا ئێمە ڕێک لە نێو ئەم مزگەوتەین وا دیارە ئەم مزگەوتەکە کراوەیە هەمیش بەرپرسانی ئەم مزگەوتە ئەوانەی کە لێرە کاروبارەکان ڕێک دەخەن ڕوونکردنەوەیان هەیە مام عەلی نعم أحمد كاك أحمد بله سلااوت لێبێ زۆر بەخێر بێن ساوان پێم بڵێ ئەم ڕووداوت چۆن بۆم گرتە ڤیدیۆیانە کە بڵاو بیەوە دەگوترا مزگەوتە داخراوە ئێوە دەتانەوێت بڵێن چی؟ بەڕاستی کە ئێوارە مامۆستا بەشیر گوتی کاکە سەعات 11 ئەمە نوێژی تەراویح دەکەین سەڵات تەسبیحیش دەکەین سەعات 12 سەعات دەوری 12 خلاص بوو خەڵکە هاتن وتیان کاکە ئەدی مامۆستا گوتم وەڵڵاهی کاکە مامۆستا نوێژی کردی ڕۆیە ئێمە لێرە نەبووین ئەمە لە مەعرەز بووینە ئەو دەیگۆ وەڵڵا ئەمەدا ئیشێ بمە یەکوتم کاکە من چ بکەم ئەمە حالیان لەوە سەعات 3 تا ئێستاوە لێرەمە بەڵام وەڵڵاهی فەوزەوی بوون وەکو فەوزایەک هاتن وتم کاکە ئەوە پێشتان یەکێکی اختیار کرد لە خۆتان با پێش ئێستا لەبۆ بکاتن چێ پێش نوێژی کرد؟ مامۆستا بەشیر نوێژی خۆی کرد و تەواوی کرد و ڕۆیی ئەوان دەڵێن لۆ ڕۆیشتیا ئەوان لە ڤیدیۆکە باز لەوە دەکەم بە ئەوانتان گوتووە بڕۆنەوە ماڵەوە دەرگا دادەخن گوتی مامۆستا بەشیر گوتی بابا ئەمە حتا سەعاتیەک دەتوانین لەگەڵ خزمەتی بۆ دابین دوای ئەوە هەر کەسە ئەمە شتەخوازی بڕۆنەوە بەڵام شەخصە بوو هاتی بوو دەیگۆ بابم لە خستەخانەیە ئەمن ئێستا حرەسیمە بسمە چێن دەری ئەگەر لە مزگەوتێنم کاکە خۆی دەقم گوتی لێرە بەفەر ببینەوە مشکلە نییە ئەوە بوو ئەگەنا بڕوا بکە تەنانەت فەوزەوی بوو هیچ دەگۆڕێ نەبوو ئەگەنا واتە دانەخرابوو بە کەس نەخێر خوڕی خات ڕەحمەتی کاک دیار لێرە بوو کاک عەبدوڵڵا لێرە بووە حاجی کامران لێرە بووە بەخۆم لێرە بوویمە مدیری مزگەوت لێرە بووە هەموو ئەو سەعاتێ بە ئێستا لێرەمە حتا ئێستاوەم لێرەمە هیچ مزگەوت دانەخرایە و هیچ ئەساسی نییە سەرچاوە کاک عەبدوڵڵا جەلیل خەیات لێرەیە کاک عەبدوڵڵا سڵاوت لێبێت پێم بڵێت ئێوە لەسەرم ڕووداوە قسەتان خوای نازام ڕووداوەکە بە لای ئێمە زۆر سەیرە طبعاً مزگەوت دەرکەی کرایتەوە هیچ دقە قەپات نەکرایە و هیچ ڕۆژێک مزگەوت جەلیل خەیاتی هیچ کاتە قەپات نییە و هیچ قەپات نابیتن بەڵام هەندێک کەس هاتینە نازام ئەوی تێگەیشتم لە مام ئەحمەد وانە هەندێک کەس هاتینە کە نەخۆشیانە بۆ لە خەستەخانەی ئەوان هاتینە و ئاژاوەیان دروست کردیە یەک دوو کەست کە ئەوانەی وەبزانیەکان لە ئەوەی دەردەچی ئیش تەمسیل و ئەو شتانە دەکە ئەوان ئەو ئاژاویان دروست کردە پێدەچی مزگەوتیمە هیچ کاتە قەپات نەبوو و هیچ کاتە دەرگەی مزگەوت جەلیل خەیاتی قەپات نابیتن ئەو شتە دوو لە ڕاستیە و بەخۆشتان ئێستا کەوا لێرەنە و دەتوانین پێکەوە بچینە ژۆرە و تەماشای ژۆرەش بکەن ئەگەر هاوکارم لەگەڵم بێت من دەمەوێت بڕۆمە نێو مزگەوتەکە بزانم ئایا هەر بەڕاستی مزگەوتی جەلیل خەیات کە بە گوێرەی ژمارەیە گرتەی ڤیدیۆیی بێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کەمێک لەمە بەربڵاو بووتەوە گوایە ئەم مزگەوتە بەڕووی نوێژ خوێنان و موسڵماناندا بە تەواوی داخراوە و هیچ کەسێکی لێ نیە و گڵۆپەکانش کوشاوەتەوە ئەمەی کە دەیبینن دیمەنی ژوورەوەی ئێستای ڕێک ئێستای مزگەوتی جەلیل خەیاتە لە شاری هەولێر لێرەدا موسڵمانان سەرقاڵی نوێژکردنن و وەکو بەرپرسانی پەیوەست بەم مزگەوتە باسی لێوە دەکەن ئەوان بە هیچ شێوەیەک مزگەوتیان دانەخستووە ئەم دەنگۆیانەی کە هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان تەنیا جۆرێک لە فەوزایە کۆمەڵی قسەی تریشیان کرد کە کەمێک لەمەوبەر ئێوە لە مایکی پایتەخت میدیا گوێبیستی بوون ئەمە دیمەنی ئێستای مزگەوتی جەلیل خەیاتە نوێژی تیا دەکرێ موسڵمانان خەریکی نوێژکردن و عیبادەتکردنن جێی باسە کەمێک لەمەوبەر ژمارەیەک گرتەی ڤیدیۆیی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بیەوە گوایە مزگەوتی جەلیل خەیات لە شەوی لەیلەتول قەدر لە شەوی قەدر بە تایبەت بەڕووی موسڵمانان و نوێژ خوێناندا داخراوە ئەمەی کە کەمێک لەمەوبەر هەبوو لە مزگەوتی جەلیل خەیات گوایەوە کە مزگەوتەکە داخراوە هاوکات لە ئێستاشدا مزگەوتەکە کراوەیە وەکو بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دەیبینن دیمەنی ئێستای مزگەوتەکەیە
مسلمانان سەرقاڵی نوێژکردن و عیبادەتکردنن یعنی بە گوتەی ئەو کەسانە بێت کە ڤیدیۆکەیان بڵاو کردەوە هاوکات بە گوتەی خاوەنی مزگەوتی جەلیل خەیات یاخود ئەوانەی کە لێرەدا کار دەکەن و بەرپرسی بەشەکانی ئەم مزگەوتن تەنیا هەڵە لێک تێگەیشتن هەبووە. ئەم هەڵە لێک تێگەیشتنەوەی کردووە کە ڤیدیۆکان لە تەواوی تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بکرێتەوە، بەڵام وەکو بە شێوەیەکی ڕاستە و خۆیانی لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە دەیبینن ئێستا لە ژوورەوە مسلمانان سەرقاڵی نوێژکردنن و من کە هاتمە نێو مزگەوتەکە نەمبینی داخران هەبێت یاخود کڵۆف کوژا بێتەوە بە هیچ شێوەیەک لە شێوەکە. سڵاوت لێبێت من بە شێوەیەک ڕاستەوخۆ لەگەڵتم. تۆ لە کێوە لێرەیت؟ من لە سعات 11 لێرە 11 ئەم شەوە ڕێک لە نێو ئەم مزگەوتە دەگوترا مزگەوتە داخراوە تۆ هاوڵاتیەک چیت بینی و چی دەڵێیت؟ شتەچیدان داخراوە نەبوو نازم سعات 3:16 ئەمە ئێستا دەستمەوە منداڵش نەگرە هەر لێرە بووی؟ لێرە تاعات عیبادەت خۆم کردیە. ئەی ئەم دەنگۆیانەی کە هەبوو لە سۆشیال میدیا چی بوون ئەو خەڵکانێک کە هاتبوونە ئێرە؟ بە قورعان ئەمە دەمزانین قەلەباغ لێر دروست بوو هەندێک گەنجوشتیوا بوو ئەوش ئیدارەی مزگەوتی ئەو بۆ زەماتیان گوتیان کاکەن گۆ بڕۆن بە خەڵکە چاوەڕێی ئەوەی دەکاتن نوێژی بکاتن عیبادەت خوای بکات ئەم لێرانە گارەگار و هاوای دەکەن نابیت زەماتێک تقریباً 6 نەفەر بوون لێرانە بوون نوێژیان دەکرد دەستا ژوا بە جەماعەت دەڕوات نوێژ واتە تەنیا بە هەڵە لێک تێگەیشتن هەبوو یاخود چۆن؟ بەخوای جێرەشیون 5 جێرەشیون لێرە بوو دیار و لێران هەندێک هاوار و گارەگاریان کرد و چوونە دەرێ و ئەمەش لێرانە نوێژ خۆمان کرد 3:16 و ئێستا وا دەچمەوە وا دەبینی و منداڵە چوونە گەرە بەڕێزی سەسا. السلام عليكم ورحمة الله. دیارە یەکێک لە سیکوریتیەکانی مزگەوتی جەلیل خەیات لێرەیە. من دەمەوێت گفتوگۆی لەگەڵ کەم. سڵاوت لێ بێت ئەگەر هاوکارم لەگەڵم بێت تۆکو سیکوریتیەکە لێرە لە مزگەوتی جەلیل خەیاتی کارت پاراستنیە مزگەوتەیە پێم بڵێ ئەم ڕووداوە چۆن بوو کە بوا بڵاو کرایەوە مزگەوتە داخرایە بەڕووی نوێژ خوێناندا ئایا هەر بەڕاستی لە شەوی لەیلەتول قەدر لە شەوی قەدر بە تایبەت مزگەوتی جەلیل خەیات بەڕووی نوێژ خوێناندا داخراوە یاخود نە ئەمە چۆنە؟ بەخوای ئەو شتە دوورە لە ڕاستیەوە باشە بەخۆمە من تقریبا 11:54 ئێرەمە کرد یعنی حرەسی ئێرەمە هەتا 8 سمێنێ لەوازبم باشە ئێستا مەسەلەن مردی شۆرەك بیان شتێک هەتا نیو ساعت پێش ئێستایی ئافرەتەکان هەبوو یعنی ئەوان بەخۆیان ڕۆیشتینە هەر کەسەش مەقسەد هاتبی بەڕوویان داکرایتەوە و بە خێراتنیشیان کرایە کەس دەرنەکرێ. دەگوترا
گوترا ینی لە سۆشال میدیا و ڤیددیوانێکە بڵاو بیەوە لێرەدا بە خەڵک گوتراوە مزگەوتدا دەخێن گڵۆب دەکوژێنینەوە فەرمو بڕۆنە دەرەوە کاس ئەوە نیە بەخۆم گلۆ پشتەکانی مزگەفتێک کامل دەگوژێنمەوە لەسرە منە حتا سەحات پاش نوێژی سبێنێ باشە ئاخر کەس کە من دەچمە دەرێ گلۆپی ناو مزگەفتی دەگوژێنمەوە بە کەس نەگوترایە بڕۆ دەرێ یان گلۆ پشت دەگوژێتەوە فەرمەوە دەشبینن حالەمەچ خۆی نێژی شتی دەکە ئەی ئەو کەسانێک هاتنە ئێرە بەرێ گوتی ئەو قسانیان کرد و گرتێکی نا هەر ئەوانە دەیانەوێ جێ لە شوێنێک شتێکی دروستکەن ئەگەر ناحیز دەگۆڕنەوە بە چاوی خۆتان دەبێنن فەرموو حالەمەکە چێش بێتن دەرکە قەپات نەکرێت یعنی هیچ ئەوەک نەبووە ئەمنیش هەتا پاش نوێژی سبێنەی لێرەمە ئەگەر خوا نەکە ئێستا کەسێک شتێک بمریتن هەر دەبێ ئەمە لێرە بین باشە دەرکەی مزگەفتی بەڕووی کەس قەپات نەکرایە باش دەست خۆش قوربانی بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کە گوێویستی بوون یەکێکە لە سیکوریتیەکان پارێزەرەکانی مزگەوتی جەلیل خەیات ئەو ئاماژە بەوە دەدات لە زاری خۆیەوە یانی دەرگای مزگەوتی جەلیل خەیات دانەخراوە بەڕووی نوێژ خوێناندا ئەو باسی لەوە کرد کە ئەمەی گوتراوە تەنیا زۆرێکە لە پڕۆپاگەندە یانی ئەمە گوتەی خۆیەتی ئەمەی ئێستا کە دەیبینن دیمەنی نێو مزگەوتی جەلیل خەیاتە لە شاری هەولێر بە تەواوەتی کراوەتەوە شەوی قەدری تیادا بەرز ڕادەگیرێت و لە چەندی شوێنی جیاواز موسڵمانان سەرقاڵی تاعەت و عیبادەت و نوێژکردن و خوداپەرستین و قورئان دەخوێنن بیگەرانی پایتەخت میدیا ئەوەی کە بینیتان و گوێبیستی بوون لە چاوی کامێرای پایتەخت میدیاوە ئەمە هەم دیمەنی ئێستای مزگەوتی جەلیل خەیاتە لە ئێستادا مزگەوتە کراوەیە و ئێمە کە هاتین نەمان بینی زۆرێک لە داخرانە بێت بەڵام کەمێک لەمەوبەر لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ژمارەیە گرتەی ڤیددیۆی بڵاو کرایەوە گوایە ئەم مزگەوتە داخراوە بە نوێژ خوێنان گوتراوە بڕۆنە دەرەوە گڵۆپەکانیش دەکوژێنینەوە بەڵام خاوەن و بەرپرسان و سیکوریتیەکانی ئەم مزگەوتە کە کەمێک لەمەوبەر خۆتان گوێبیستی بوون بۆ پایتەخت میدیا قسەیان کرد ئەم جۆرە دەنگۆیانیان ڕەت کردەوە وە کەمیشە لە بوونی هەر زانیاریەکی تر چاوتان لەسەر پلات فۆرمەکانی پایتەخت میدیا بێت